سەمای شێر ئەوەی دەستپێکی کردنەوەی 124هەمین نمایشی گۆڵدن دراگن بوو لە ناوچەی چاینەتاون بە بۆنەی ئاهەنگەکانی ساڵی نوێی مانگی بۆ دەیان ساڵە نمایشێکی سەرنجڕاکێش بووە. تیمی ناسراو بە نەمران تیمێکی بەناوبانگی سەمای شێرە لە ساڵی 1960ەکاندا دامەزرێنرا. زۆربەی سەماکارانی بۆنەکەی ڕۆژی شەممە کەسانی ئاسیایین و لەدایکبووی ئەمریکان. It's a very, very unfortunate incident. Many lives were lost and it could ئەوە ڕووداوێکی ئەو پەڕیجەی مەخابن بوو کە تیایدا چەندان کەس ژیانیان لەدەستدا. دەتوانرا ڕێگری لە ڕووداوەکە بکرایە. من هەرگیز بە هەزرمدا نەهاتووە کە ڕووداوێکی لەو جۆرە لە شارەکەماندا لە مۆنترەی پارک ڕوو بدات. بیستنی ڕووداوەکە زۆر دڵتەزێن بوو، بە تایبەتی کە نزیک بوو لە کاتی بۆنەی ساڵی نوێ بە گوێرەی ڕۆژی ژمێری مانگی کە دەبوو کاتی ئاهەنگ و خۆشی بووە. لە 21 مانگی یەکدا لە نزیک مۆنترێ پارک چەکدارێکی پیاوی 72 ساڵان بە ناوی هوکنتران دەستدرێژی گولەی لە خەڵکان لە نێو هۆڵێکی سەماکردن کرد و 11 کەسی کوشت. بە ڕۆژێک دواتر بەهۆی برینداربوونی تران کە خۆی تەقی لە خۆی کردبوو ناوبرا و مرد. من لە سەرەتادا وامزانی کە ڕەنگە ڕووداوەکە تاوانێکی دش بە کەسانی بەڕەچەڵک ئاسیایی و پاسفیک بێت، بەڵام وا دەرنەچوو. هاوکات ئەوە وا ناکات کە ڕووداوەکە کەمتر تۆقینە بێت، بەڵکو کارەساتەکە گەورەیە. خاتو یایایە وانگ ئەوەی بەشداری لە نمایشەکەی ڕۆژی شەممەدا کرد جۆرێکی نوێی پۆشاکی هانفۆی نەریتی لەبەر کردووە کە پۆشاکی ئێتنی هانی چینیە. ئەوەی ڕوویدا ترسناک بوو. هەروەها ئەوە دەخاتە ڕوو کە نەخۆشی دەرونی چەندە مەسەلەیەکی گرنگە و چۆن پێویستە باشتر چارەسەر بکرێت. پێویستە باشتر دەست بە چارەسەرکردنی ڕابگات بەرلەوەی کار لە کار بترازێت بۆ ئەوەی ژیانی کەس بە بێهودە لەناو نەچێت. ڕێکخەرانی نمایشەکە تاوتوێی هەڵوەشاندنەوەی بۆنەکەیان کرد، بەڵام دوجار بڕیاری ئەنجامدانی نمایشەکەیاندا. لە هەموو کات زیاتر لەمەوبەر دەبێت ئێمە درێژە بە گێڕانی ئەمە ئاهەنگانە بدەین. زۆر گرنگە بۆمان کە بینە دەرەوە بتوانین بە ئاسایی ئاهەنگ بگێڕین. ناکرێت ئێمە ڕێگە بەم تەقەکەرە بدەین نەهێڵت ژیانی خۆمان بژین. دەبێت بتوانین پێکەوە ئەمە تێپەڕێنین. خاتو جیایو ئەوەی 10 ساڵ لەمەوبەر لە چینەوە کۆچی بۆ ئەمریکا کرد ناوبرا و بەر لە ڕووداوی کۆمەڵکوژیەکە لە ناوچەی مۆنترەی پارک شتی دەفرۆشت و دەڵێت ئەو خۆشحاڵە ئاهەنگەکە بەردەوام بوو. ئێمە بەم شێوەیە دەیسەلمێنین کە کۆمەڵگاکە هێشتا سەلامەتە. پۆلیس و کەسانی دیکە وا دەمان پارێزن. دەبینین کە بازاڕەکە هێشتا جمەی دێت و هەمووان بۆ چێژبینین لە بۆنەکە هاتوونەتە دەرەوە. یەکەم نمایشی گۆڵدن دراگن لە لۆس ئەنجلس لە ساڵی 1894دا ساز کرا و ژمارەی هاوڵاتیانی چینی ئەو کاتە لە 3000 کەس کەمتر بوو، بەڵام دانیشتوانی ئەمریکایی بە ڕەچەڵک ئاسیایی لە لۆس ئەنجلس لە ئێستادا نزیکەی 1.5 ملیۆن. بۆ جێنیا دۆڵۆ لە لۆس ئەنجلس سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.